بەناوی خۆی گەورە هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان بەناوی هەستەی زەردئالوو عەقڵ ڕا زیاد میکند، واتە ناوکی قەیسی عەقڵ زیاد دەکات. بەلەوە دەست پێ بکەین بەم کورتە چیرۆکە لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەنەوە بۆ ئاگاداری لە ڤیدیۆ نوێیەکان و هەروەها ئەو ڤیدیۆانە کە تایبەتی کاناڵەکەن. مردی کناری خیابان بە ساڵ پەند کرده بود و نوشته بود پیاوێک لە تەنیشتی شەقامەکە. کار و کاسبیەکەی دانیا بوو و نوشته بود و نووسی بووی بە ساڵ پەند کردن لە فارسیە بەو کار و کاسبی ئەڵێن لە شوێنێکە کە دایبنیت، لەبانی مێزێکەوە بێت یا لەسەری هەرزە دایبنیت. زەردئالوو هەر کیلو 1000 دینار، قەیسی هەر کیلو 1000 دینار، هەستەی زەردئالوو هەر کیلو 1500 دینار، ناوکی شێڵانەکە ناوکی قەیسیەکە هەر کیلو 1500 دینار. یەکی پرسید، کەسێک پرسیاری لێ کرد چرا هەستەیەش ئەز خودی زەردئالوو گرانتر است؟ بۆچی ناوکەکەی لە خودی قەیسیەکە گرانترە؟ چرا هەستەیەش ناوکەکەی ئەز خودی زەردئالوو لە خودی قەیسیەکە گرانتر است؟ گرانترە. فروشیارەکە وتی، فروشنده گفت چون عقل آدم را زیاد می کند، بو ئەوەی کە چون عقل آدم عقلی مرۆڤ را زیاد می کند زیاد دەکا. مرد کەمی فکر کرد و گفت کابرا کەمی بیری کردەوە وتی کەمی فکر کرد کەمی بیری کردەوە گفت وتی 1 کیلو هەستە بێدێ، 1 کیلو ناوکم پێ بدە. هەستەی ناوک خرید و همان نزدیکی نشست و مشغول شکستن و خوردن شد. پیاکە ناوکەکەی کڕی، خرید یعنی کڕی، و همان نزدیکی ولا نزیکی هەرو شوێنە دانیشت، نشست دانیشت و مشغوله و دەستی کرد بە شکستن و خوردنی، دەستی کرد بە شکان و خواردنی ناوکەکە. با خود گفت وتی بەخۆی چه کاری بود؟ زەردئالوو می خریدم، هم خود زەردئالوو را می خوردم، هم هەستەیەش را. سودی ئەم کارە چی بوو؟ چه کاری بود؟ سودی چی بود؟ زەردئالوو می خریدم، هم خود زەردئالوو را می خوردم، هم هەستەیەش را. واتە من قەیسیەکەم دەکڕی، ئەو باشتر بوو. قەیسیەکەمە خوارد و هم ناوکی قەیسیەکە ئەمە هەرزانتر بوو. زەردئالوو می خریدم، قەیسیم دەکڕی، زەردئالوو را می خوردم، قەیسیەکەم دەخوارد و هم هەستەیەش را هم ناوکەکەیم ئەخوارد، هم ئەرزانتر بود و ئەمە ئەرزانتر بود، هەرزانتر بوو. هەستەی ناوک ئەرزانتر ئەرزات. رفت و همین حرف را به فروشنده گفت. چوو لای فروشیارەکە و هەمان قسەکەی وتی بە فروشیارەکە. همین حرف را هەمان قسەی به فروشنده گفت وتی بە فروشیارەکە. فروشنده گفت، فروشیارەکە وتی بەڵێ، نەگفتم عقل را زیاد می کند؟ چی زود هم ئەسەر کرد. فروشیارەکە وتی بەڵێ، مگەر نەمگوت عقلی مرۆڤ زیاد دەکات؟ چەندە زوود کاری کرد. نەمگوت، نەگفتم عقلی ئادەم مرۆڤ زیاد می کند زیاد دەکات. چه زود، چەندە زوو هم ئەسەر کرد، زۆر کاری کرد. خۆشەویستان بەڕێزان، هاتین کۆتایی کورتە چیرۆکە، هیوادارم بەدڵتان بێت. سپاستان دەکەم بەوەی کە تا ئەم کاتە لەگەڵ ئێمە بوون. لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەن و هەروەها توانن شەریکەن بۆ هاوڵاتیانتان ئەوانیش وەکو ئێوە بەشدار بنەوە لەم فێربوونی زمانی فارسی. لە ئاخری ئەم ڤیدیۆچە و ڤیدیۆ ترتان بۆ داهەنم ئەتوانن سەیری ئەو ڤیدیۆکان ترمان بکەن. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.